درێژترین پردە لەسەر ڕێگای کەرکووک بەغداد لە سنووری قەزای داقووق زیاتر لە ساڵێکە بەهۆی زیانی باران و لافاوەوە سایدی هاتن لە بەغداوە داخراوە. یەکسایدی هاتوچۆکردن لەسەر پردەکە ئاستەنگی هاتوچۆی زۆری دروست کردووە. کاریگەری کردوتە سەر هاتوچۆی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان. زۆر جار ڕووداوی هاتوچۆی لێ دروست بووە. هاتوچۆکارانی ڕێگای کەرکووک بەغداد نیگەرانن لە چارەسەر نەکردنی پردەکە. ئەو سایدە قڵێکیان بریوە قڵێکی ماوە زۆری لەسەر هاتوچۆ سەریعەکەنەوە خۆیان نەشکێن بۆ ئەم لاوە هاتوچە سەریا بێت کێشە دروست زۆرە بێ حادسە زۆر درۆەوە. ئێستا من بە شخصی خۆما لەگەڵ بەم شەریکەی ئیشەکەم 3 ماگاتمە حتا ئێستا 5 جار حادسەکە ڕووی داوە. ئێمە دائمە بەم ڕێگایە دەینسان ڕۆژ ئیشمانە لە ئامەریە ڕوو دێمەوە زۆر ناخۆشەم یەکسایدە بێزارمانی کردووە تاسەی زۆرە بەتەمەنی حکوومەتەش بەحیات چاکی ناکە. ئەوە چەند ساڵە ساڵونێکەوە 2 ساڵەوەی بەخوا تا 5 ساڵێکەش ڕۆ خۆیمێنێتەوە. لە زستانەوە ئەم جسرە تەقیەتەوە لەورە ئەوێتە یەکسایدی سیارە لە بەغاوەت هەیە لە سەد و قسوور دەعمێ زۆر هەیە لەسەر ئەم کێشەیە. بە پێی ئاماری هاتوچۆی قەزای داقووق لەو کاتەوەی پردەکە کراوە بە یەک ساید 5 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە 3 کەس گیانی لەدەستداوە و 8 کەسیش بریندار بوون. بەرپرسانی ئیداری سنووری قەزای داقووق نووسراویان ئاراستی وەزارەتی پلاندانان کردووە تا بە زووترین کات ئەو بەشەی پردەکە کە زیانی بەرکەوتووە چاک بکرێتەوە. قبل 8 أشهر پێش 8 مانگ تیمێک لە بەغداوە بە یاوەری ڕێگەوبانی کەرکووک هاتن و کەشفیان بۆ پردەکە کرد. بڕیاریاندا بە تەواوی چاکی بکەنەوە. ئێستا پرۆژەکە ئامادە کراوە و نێردراوە بۆ وەزارەتی پلاندانان و چاوەڕێی بودجەین تا دەست بە کارەکانی بکرێت. وەزارەتی پلاندانان بە نووسراوێک وەڵامی داواکاری پرۆژەی نۆژەنکردنەوەی پردەکەی داوەتەوە کە بڕیارە لە بودجەی ساڵی 2022 پردەکە نۆژەن بکرێتەوە. داخستنی ئەم پردە لەسەر ڕێگای کەرکووک بەغداد جگەلەوەی ئاستەنگێکی زۆری بۆ هاتوچۆی شۆفێران دروست کردووە. لەگەڵ ئەوەشدا کاریگەری لەسەر جوڵەی بازرگانی نێوان کوردستان و عێراق دروست کردووە و بۆتە هۆی دروستبوونی دەیان ڕووداوی هاتوچۆش. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، قەزای داقووق.